بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان، لە زنجیرە باسی بڕوانەدا دەچینە خزمەت ئەو ئاەتانەی کە پەروەردگار پێمان دەفەرمێ بڕوانە ئەی ئیماندار. فانظر كيف كان عاقبة المفسدين لسورة الأعراف آياتي 103 ولسورة النمل آياتي 14 خواي پەروەردگار دەفەرمێ بڕوانە ئەی ئیماندار بڕوانە ورد بەوە بزانە چۆن بوو داهاتوو چارەنووسی ئەو کەسانەی کە خراپەکار بوون لەسەر زەویدا. فانظر واتە ئەنتە تۆ، مەڵێ من حەقم نییە بۆ خەڵک ناڕوانێ. خوا دەفەرمێت تۆ لە خۆت بەرپرسیاری، تۆ خۆت بڕوانە و ورد بەوە لە چارەنووسی ئەو کەسانە. بۆ چارەنووسیان؟ واتە قورئان پێمان دەڵێ ئەوانە ماوەیەک لەسەر زەویدا باشیان خوارد و باش ژیان، بەڵام چارەنووسێکی ڕەشیان هەبوو. بۆیە سیر کە ئەو مفسیدەکان ئەوانەی تێکدەرن لەسەر زەویدا، یەکەمیان ئەو کەسانن کە فکری بێدینی دێن لە ناو خەڵکەوە، خەڵکی بێدین دەکەن. دووەمیان ئەو کەسانن کەوا ڕەوشت و ئەخلاقە پەسند و جوانەکان ڕێز و حرمەت لە ناو خەڵکە ناهێڵن. سێمیان ئەو کەسانن کەوا پارە و سەروەت و سامان و سەرمایەیان بەدەستەوەیە، بەو سەرمایە لە کۆمەڵگەی خۆیان دەدەن لە جیاتی خزمەتی پێ بکەن. یەکێک لەو مفسیدانە، لەو خراپەکارانەی کە قورئان ئاماژەی پێدەکا و تا قیامەت نمونەکانی دووبارە دەبنەوە، کە لە ڕێی سەروەت و سامانەوە لە کۆمەڵگاکەی خۆیدا بریتی بوو لە قاڕون. هەموو ناوی قاڕونمان بیستووە. قاڕون خوای پەروەردگار لە سوورەتی ئەلقەسەس ئاەتی 76 ئاوا باسی دەکا. ئەمە کەلامی خوای ڕەب العالەمینە. إن قارون كان من قوم موسى فبغى عليهم وآتيناه من الكنوز ما إن مفاتحه لتنوء بالعصبة أولي القوة إذ قال له قومه لا تفرح إن الله لا يحب الفرحين. قارون لقوم كسو خزماني نزيكي موسى پیغمبر بو سلامي خوای لەسەر بێ، بەڵام دواتر لیان هەڵگەڕایەوە، لە دینی حەق لایدا و دەوڵەمەند بوو، سەروەت و سامانێکی زۆری لەلایەن خواوە وەکو تاقیکردنەوە پێدرا. ئەوەندە سەروەت و سامانەکەی زۆر بوو، خوای پەروەردگار دەفەرمێ بەس کلیلی قاسەکانی، بەس کلیلی خەزنەکانی لەو سەردەمەدا بە چەند ئینسانی ئاسایی ناکرێکات. وآتيناه من الكنوز ما إن مفاتحه لتنوء بالعصبة أولي القوة. چەند حەماڵی زۆر شان و ملقەوی و بەهێز بەس کلیلەکانیان بۆ هەڵدەگیرا. ئەوەندە سەروەتی هەبوو، بەڵام ئەم سەروەتە لە سنوور لایدا. ئەم سامانە زۆری کە بە خۆیەوە بینی لەو هەژاریە دەوڵەمەند بوو، کەوتە غەدرکردن لە خەڵک. بە سەدان خەڵکیش بەم لاولادا ماستاویان بۆ دەکرد و بە چوادەوری ڕایان دەکرد و زەلامیان بۆ دەکوشت، چونکە پارەی ئەوەندە زۆر بوو. یەک خراپەکاری لەناو ئەو قەومەیە، لەناو ئەو ئیماندارانی بەنو ئیسرائیلی و حەزەتی موسادا بڵاو کردبەوە، هەموو خەڵکی بێزار کردبوو. خوا دەفەرمێ هەندێک پیاوی بەڕێز و دینداری وەکو جەنابتان چوون بۆ لای پێیان وت لا تفرح إن الله لا يحب الفرحين. برا بە ئاگا وەرەوە، لا تفرح مەبەستەوە نییە خۆشحاڵ مەبە، مەبەستەوەیە هیچ کە بۆ غڕا مەبە، لوودبەرز مەبە. تۆ بەس دەتەوێت خۆت بژی، بەس دەتەوێت خۆت خۆشحاڵ بی. ئالێرەدا قورئان پێمان دەڵێ هەر خۆشحاڵێک بەس بۆ خۆت بێ ئەوە قاڕونیەتە. خوا ئەو کەسانەی خۆش ناوێت کە لەسەر حیسابی گیرفان و ژیانی خەڵکی تر خۆیان خۆشحاڵ دەکەن. جا بەڕێزان، هەر لەم ئاەتەی ژمارە 76 سوورەتی ئەلقەسەسە چەند دەرسێک وەردەگرین. ئەم قورئانتان کە خوێندەوە ئەوە نی ئەوا بە کوردی بیکەی بە کوردی و بچیەوە سەر ئاەتێشکە بێت دەرسی لێ وەرگری. ئەمڕۆ چ دەرسێک لەم ئاەتە وەردەگری بۆ ژیانت. بڕوانە خوای پەروەردگار دەفەرمێ إن قارون كان من قوم موسى. قارون لە نزیکانی موسا بوو. مفسرینی قورئان ئەوانەی تەفسیری قورئانیان کردو مێژوونووسن دەفەرمون کوڕی مامی موسا بوو، واتە ئامۆزای حەزەتی موسا بوو. یەکێک بوو لەوانەی کە سەرەتای شۆڕژگێڕیەتی حەزەتی موسا دژی زوڵم و زۆری فرعەون زۆر پیاوێکی قارەمان بوو، زۆری تەورات لەبەر بوو، زۆر دیندار بوو، تا هەژار بوو چاک خوای دەپەرست.
خی گەورە تاقی کردەوە بازرگانی کرد دەوڵەمەند بوو بەردی بفرۆشتا بە نرخی زێڕ بەدەستی ئەوە دەفرۆشە وا دەوڵەمەند بوو هەموو خەزیانەکانی پڕبوون ئیتر لەو کاتەدا هەڵگەڕایەوە قورئان پێمان دەڵێ ئاگاد لە خۆت بێ مەڵێ دوێنێ ئەوە بووم ئەمڕۆ چی شەرتە ئەوانەی کە لە کوردستانی خۆشماندا ڕۆژگارێک بە ناوی شۆڕژجێڵی شاخ بوون بەڵام ئەمڕۆ دزی شارن ئەوە حیساب نیە دوێنێت چ بووی ئەمڕۆ چی نابینی دوو کەس بەیەکەوە چەکدار بوون لە شاخە و شۆڕشیان کردووە ئێستا یەکیان فەقیرە هەر ئەوەیە دەژیا یەکشیان ملیارد لەسەر خوێنی خەڵک نابێت دوێنێت هیچ نییە ئەمڕۆت شەرتە ئەمڕۆ چۆن ماوی قاڕون کاتی خۆی زۆر پیاو چاک بوو خەباتگێڕ بوو شۆڕشگێڕ بوو بەڵام دوایی بوو بە قاڕون خوا دەفەرمێ سەیری ڕابردوو ناکرێ ئێستات شەرتە وریای خۆت بە هیوا هەیە دەڵێ من لە بنەماڵی فڵان و فڵانیم ئەگە بنەماڵەکە دیندارە لەخوا بزێ بێت تۆش دینداربی نوری عنانور دوو جار ڕێزت هەیە بەڵام تۆ ئەگەر ئامۆزای حەزەتی موسا پێغەمبەر بی سەلامی خوا لەسەر بۆ خۆت هیچ نەبی وەکو قاڕونت لێ دێ مەوە نازە من لە بنەماڵی فڵانم من خزمی فڵان کەسم ئەوە ناخوا خۆت کردەوەکانی خۆت خوا دەفەرمێ دەبێت کەسانێک هەبن لە خەڵکیدا ئیذ قال له قومه ئەبێت کەسانێک هەبن ماستاوچی دەوری دەوڵەمەند و دەسەڵاتدارنان نەبن دەبێت دوو قسەی حەق بکەن ئەبێ پێی بڵێن لا تەفرح کاکە گیان ئەوەندە بۆ خۆت مەژی قاڕونیەت بریتیە لەوەی تەنها خۆت خۆشحاڵ بی قاڕون لە پێناوی خۆشحاڵی و دەوڵەمەندبوونی خۆیدا سڵی لە هیچ تاوانێک نەدەکردەوە خوایە کرد هەموو خەڵک سەر دەبڕدرا و دەمرد بەس من خۆشحاڵ بم خوا ئەو جۆرە خۆشحاڵی خۆش ناوێ ئەها قورئان تێبگەین خوا نافەرمێ خۆشحاڵ مەبە زەردەخەنە نەیە قەت خۆت بژی خوا ئەوانەی پێخۆش نیە ناوەڵڵا ئەوە کاتێک حرامە قاڕونی بێ قاڕونیش وەکو عەرزم کردن ئەوەیە پێکەنینی من لەسەر فرمێسکەکانی تۆ بێ خۆشحاڵی و ژیان خۆشی من لە کاتێکا بێ بەهۆی بە قوڕاچوونی مرۆڤەکانی ترەوە بێ ئەوە قاڕونیەتە بەڵێ خوای پەروەردگار کاسبی پێخۆشە زەممی دەوڵەمەند ناکە ئێمە لە زنجیرە باسی بڕوانەدا الحەمدوللا لەم مزگەوتەدا دەمانەوێت دینێکی وەک خۆی بەبێ زیاد و کەم بگەیەنین قورئان لەم ئایەتەدا باسی قاڕون دەکات زەممی دەوڵەمەند و دەوڵەمەندی نەکردووە پێی نەوتوین بۆیە قاڕون خراپ بوو چونکە هێندە دەوڵەمەند بوو کلیلەکانی هەڵنەدەگیران قاسەکانی هێندە زۆر بوون ئالەوێەوە نییە گرفتەکە ئالێرەدایە گرفتەکە ئیسلام پێمان دەڵێ کاسبی بکە هەوڵ بدە هەڵپە هەڵپ بێ ئەلوود بێ بۆ وڵات بۆ وڵات پارە پەیداکە شەو ڕۆژ بخە سەریەک بەڵام دوو جۆر خوا نمونەی نیشان داوین بزانە ئەی کاسب کار ئەی دەوڵەمەند ئەی جیهانی سەرمایەداری تۆ لە کامیانی خوا هەر لە جیهانی بەردەستماندا دووشتی نیشان داوین مێرولەمان هەیە یەکەمیان مێرولە زۆر ماندووە وەک کاسب کار و بازرگانی ماندوو وایە ماندووە ئیتر پشووی نییە حتا شەو ڕووناشی بۆ هەڵکەوێ ئەو لە دەرەیە ئیلا دەڕۆ و کاسبی خۆی دەکا زۆریش بە تەنزیمە بەس شاری مێرولەیەک لە ڕووی زانستیەوە سەیری کە بەچ تەنزیماتێک کراوە چۆن کۆشک و تەلار و مەخزن و هەموو شوێنی تەرتیب کردووە واتە وەکو دەوڵەمەندێک چۆن نووسینگەی تایبەتی هەیە کۆشک و تەلاری هەیە باڵەخانەی هەیە سکرتێری هەیە کۆمپیوتەری هەیە هەموو دەستگایەکی مەزبوطی هەیە مێرولە ژەمانەی هەموو هەیە بەڵام مێرولە صفاتی یەکەمی ئەوەیە مێرولە ماندووبوونیش نازانێت دەنگێک گەنم دەجار لێ بکەوێتە خوارە وازی هەر لێ ناهێنێ دەجار شتێکی لێ بشارەوە ئیلا هەر بۆی دێتەوە وەک تەماحبازێکی زۆر بەهێز وایە دۆلارێک لە شوێنە شک بەرێ لە کۆڵی نابێتەوە تا نەیێنێ ئیلا بۆنی پارە بکە وازی لێ نایێنێ بەس مێرولەیەک صفاتی هەیە ئەویش ئەوەیە حرام و حەڵاڵ و پاک و پیس نازانێ هەرچی بەردەستی کەوێت دەیخوا گەنم دەبا جۆ دەبا دانەوەڵی تر دەبا شەکر دەبا لە شووتێک لەوێ بشکێنی بۆی دەچێ تر کەلاکێک لەوێ مندار بێتەوە مێرولە لێدا میوەیەک بگەنێ بەشی خۆی لێ دەپچڕێ واتە ئەوە نازانێ ئەمە چاکە و ئەوە خراپە ئەمە پیسە و ئەوە گەنیوە هەمووی بەسەریەکەوە دەخوا ئەنجا پاشان صفاتی دووەمی زۆر بەخیلە دەنێکێک گەنم دەبات وڵێ نەوەک جارەشکە شین بێتەوە بێتە چڵی جیاوێشکی ئیسفادی لێ بکات لە ناوەڕاستەوە دەیکا بە دوو کەرتەوە بۆی نەڕوێتەوە شین نەبێتەوە ئەگەر زانی بە دوو جار هەر شین دەبێتەوە دانەوێڵێ وهە دەیکا بە چوار کەرتەوە ئەمجا پاشان تێربوونی نییە هەر دەیهێنێ و خەزنی دەکاو لەسەر یەکی دادەنێ ئالێرەدا خۆشەویستان سەیریکە ئەم مێرولەیە خۆشەویستەیان نا خۆشەویست نییە ئەڵێ کاسپی خۆم بەس بۆ خۆم کەس سوودم لێ نەبینێ بۆ مێرولە خۆشەویست نییە لەبەر ئەوەی بەڕاستی هیچ کەس سوودی لێ نەبینی هەر کۆی کردەوە
و زۆر شتیش دەبێت لە ماڵی شەوزاری وایە یاخوا مێرولە بە ماڵەکەت فێر نەبێت کابرا لە حەقاتی حەوتەمی شوقەیە مێرولە ژیانی لێ هەراسان کردووە بۆ هەموو شوێنێک دەڕوە ئەوە نازانە ماڵی تۆیە و ئیسلاحەتی تۆیە ئەو گرنگ ئەوەیە شتی دەستکەوێت بۆیە مێرولە خۆشەویست نییە لە لای خەڵکان لە لای کەسانی تر چارەنووسی مێرولە چییە؟ دوای ئەو هەموو ڕەنج و ماندوو بوونە یان لافاوێک ڕۆژێک دێ و دەچێتە ناو شارەکەیەوە چی گەنمی عەمبار کردووە هەمووی خەسار دەبێت وڵات دەست بەتاڵ لی دەرەچێ یان جرجە کوێرەیەک پێی فێر دەبێت هەر هەموو گەنم و زەخیرەکەی بە یەکجار بۆ دەخوا ئەمە نمونەی ئەو سەرمایەدارانەیە کە بەس بۆ خۆیان دەژین ئیتر شەو و ڕۆژ ڕاناوەستن کاسپی زۆر دەکەن دام و دەستگا و شەریکات و کۆمپانیاشیان زۆر مەزبوطە سەیدەکەیەوە هەمووی بەڕێک و پێکی دەڕوا موەسسەساتە وەکو مێرولە بەڵام وەک مێرولە دەنکێ گەنم دەکاتە دوو کەر دەڵێن نەوەکو $9 بەر کەسێکی تر بکەوێت دەبێت ئەو بازاڕە هەر هەمووی قۆرخی من بێ هیچ سنوورێکیش بۆ حەڵاڵ و حرام نازانێ هەم مێرولە ئەوە نازانێ ئەوە شەکرە ئەوە گەنمە هەرچی دەستی کەوێ ئەو دەیخوا دەوڵەمەندی وا هەیە ئەو حەڵاڵ و حرامە لێک ناکاتەوە لە کوێ پاروێک دەستکەوێت دەمی خۆی دەگەێنێتێ چارەنووسیان عینی مێرولەیە ئەوانە هەر لەسەر یەکیان داناوە خەزنیان کرد و سندوقیان لێ پڕ کرد وەڵا یان ئافەتێکیان بۆ ڕێدەکەوێت ئەفڵان کەسی فلاسی کرد کورە چۆن بەرە وەڵا دوێنە ملیارەر بۆ ئەمڕۆ هیچی نەما بەڵایەکی بۆ ڕێکەوت بەڵایەکی ئاسمانی و زەمینی یاخود منداڵەکانی وەکو جرجە کوێرە لە دوای مردنی خۆی دەمی تێدەژەن و ڕۆژی 100 نەفرەتیش بۆ گۆڕەکەی باوکیان دەنێرن بە حیاتی خێرێکشی بۆ ناکەن فاتیحایەکشی بۆ نانێرن حەج و خێر و خێرا لەلای ئەوان نییە ئەڵێ باوکم نەیزانی بیخوا با من چاکی بخۆم بێمنەت ئەی کاسبکاری دووەم خوای پەروەردگار دەفەرمێ سەیری هەنگکە هەنگ لە مێرولە ماندووترە ئەها خوا زەممی هەڵپەی حەڵاڵی نەکرد مێرولە چەند ماندووە هەنگ لەو ماندووترە ئەزانی چەند دەفڕێ و چەند ئیتلاعاتی هەیە و شوێنان دەگەڕێت تاوەکو مێرگێکی گوڵ و گوڵزار دەدۆزێتەوانێ و هەڵاڵی جوانی لێ هەڵمژێ بەڵام هەنگ عادەتێکی هەیە کەسابەتی خۆی دەکا بەڵام عاشق بە ماڵی کەس نییە قەتت دیوە هەنگ بێ لە ژوورەوە عەزیەتتدا ئازارت بدە نا ئەچێ لەو دەشت و دەرەدا لەو گوڵە جوانانە تەنانەت گوڵێک لار ناکاتەوە شیلەکەی لێ دەمژێ ناڵە گوڵەکە ئازاری پێ بگا ناهێڵێ باخەکەت پشێوێ حەقی کەسی نییە ئازارت نادا ماڵی کەس ناخوا گوڵی پاکیش نەبێ هەڵی نابژێرە گوڵێک دەرمانی پێکرا بێ لێ نزیک نابێتەوە واتە حەڵاڵ خۆرە حەڵاڵ خۆر پاک خۆرە ناڵێ هەرچی دەستم کەوت بە حەیاتی هەنگ ناچێتە سەر کەلاکەی تۆپی و مندارەوە بوو ناچێتە سەر شتی تر بۆیە بە دوی حەڵاڵا دەگەڕێ ئەوە نمونەی کاسبکاری هەڵ بە هەڵپە بە تەنزیم بەڕێک و پێچی بەڵام حەڵاڵ خۆر زیانیشی بۆ کەس نییە ئەم باڵندەیە ئەم مێشەنگە خۆشی پاک و خۆش دەخوا خۆی بەس هەنجوین دەخوا پاک و پوخت شانەی ڕێک و پێک منەظەم ئەمجا پێشکەشیش دەکا ئەو شانەیەت بۆ دێنێ بە بێ منەت خوا هەنگ منەتی بەسەر کەسمان ناکردووە شانەکەی دەردێنی دەی خۆی ناڵێ ئەوە دەوڵەمەندە ئەوە هەژارە ئەوە پیرە ئەوە مناڵە بەشی هەمووان دەدا بێ منەتیشی بەسەر کەسان نەکرد ئەڵە فەزلی خوایە خۆشم لێی دەخۆم و تێر و تەسەل و پاک و پوخت فەرمووی ئێوەش لێ بخۆن ئەو بەرهەمە جوانە کە هەنجوینە ئەڵە من شیفام پێیە دڵخۆشیم پێیە ئەگەر ساغی ببینینی هەنجوینێکی جوان تخوا دڵت خۆش دەبێیاننا ئەڵە هەر شیرینە سەیری شانەکەی کەی ئەگەر نەخۆشی خوای پەروەردگار زۆرێک لە شیفای خستۆتە هەنجوینەوە بۆ زۆرێک لە نەخۆشیەکان شیفاکەت پێ دەبەخشێ ئەمجا چارەنووسیشی چییە چارەنووسی خۆشەویستیە خوا خۆشی دەوێ خەڵک خۆشی دەوێ و ئەوحا رەبوکە ئیلە النەحلی خوای پەروەردگار وەحی کردووە بۆ نەحل بۆ مێشهەنگ و هەمووشمان خۆشمان دەوێ ئەڵێ مێشهەنگ ئەوەندە پاک خۆرە ئەوەندە پاک بەخشە ئەوەندە بێمنەتە کەواتە سەرمایەداری وا هەیە مێشهەنگە شەو و ڕۆژ کاسبی دەکا بە تەلەفۆن بەملا بەولا بەڵام بەخوا حەڵاڵ نەبێ نایخوا بەڵام بەخشندەشە ئەو عالەمە الحەمدولیلا گە چەند کەسی ئاوا هەبوونایە کۆمەلگا فەرقی دەکرد ئەمە خۆشەویستی لای خوایە و خۆشەویستی لای خەڵکیشە بۆیە ئیسلام پێنەوتین قاڕون لەبەر سەروەتەکەی خراپ بوو قاڕون لەبەر سیفاتە خراپەکانی خراپ بوو جا خۆی پەروەردگار پێمان دەڵێ ئەم کۆمەڵە سیفەتە 4 سیفەتی بەخشی لە یەک ئاەتی قورئانە ئەها خۆی گەورە چەند بە کورتیشتمان پێ دەڵێ ئەی دەوڵەمەند ئەی سەرمایەدار ئەگەر دەتەوێ خۆشبەختی ئەم دنیا و ئەو دنیابی ئەم 4 خاڵە جێبەجێ بکە خوا بەس یەک ئاەت فەقەت یەک ئاەتی هێناوە خۆزگە هەموو دەوڵەمەندێک لەبەری بوویایە قەومەکەی پیاو ساڵحان زاناکان پێیان وت یەکەم وابتغی فيما آتاك الله الدار الآخرة ئەی قاڕون کوڕە تکایە
ماڵی کۆتایی لەبیر بێ الدار الآخرة ئەم کۆشکەت مبارەک بێ با لەم دنیا هەت بێ بەڵام لە بیرت بێ ئەمە ماڵی کۆتاییت نییە داری ئاخرە ئەو شوێنەیە کە لە بەهەشتا بۆی دەچی کوڕە قیامەتی خۆت لە یاد مەکە ئەی قارون ئەم سەروەت و سامانە فرسەتێکە بەخوا دەتوانی سەدەها کۆشکی بەهەشتی پێ بکڕی ئەگە حەز دەکەی کۆشکەکانی بەهەشتت چۆن بێ هەر لێرە نرخەکەی بدا ئەها کابرا لێرە لە وڵاتی لە تورکیا شوقە دەکڕێ خانوو دەکڕێ ڤێلا دەکڕێ هەر لەسەر ئەنتەرنێت دەیبینێ و پارەکەی نەقل لە بانقەوە دەدا تۆ تەسلیمی بانقی ڕەب العالەمینی کە بڵێ خوایە ئەوم لە تۆ دەوێ لە بانقەکە تۆمار کرا بەخوا کلیلەکانی لە دوای مردنت وەردەگری پێیان وت قیامەت لەبیر بێ خۆزگە هەر یەکێک لە ئێمە بە تایبەت سەرمایەداران کە چوویتە ئەو بازاڕە چاوێک بەرزکەیتەوە هانووسراوە تەلاری فڵان کەس قەیسەری فڵان کەس ڕیزە دووکانی فڵان کەس بەڵام ئەو فڵان کەسانە کوان وەڵڵا هیچیان نەماون ئەرێ ئێستا لە کوێن لە کۆشکان نێژراون ناوەڵە لەو گۆڕستانن هەر وەکو ئەو فەقیرە لە تەنیژەوەەوە ڕەم بێ بەردەمەڕمەڕەکانی سەر گۆڕی ئەو ئەگە کوڕەکانی تۆ ساڵح من تۆزە گرانتر بێ هیچ فەرقێکی نییە هیچ جیفانیان بۆ کرد و سەفتە دۆلار و یۆرۆی تێکرد ناوەڵڵا هەر یەک کفنی بێ جیفانیان تێکرد بیخوێنەوە ئەی ئەوەی تۆ بۆ کوێ دەڕوا بەو خوایە تۆش ئەوە بەجێ دێڵی ڕۆژێ لە یاد دەکرێ مەگەر ناوەکە لەسەر کۆمپانیا و شەریکەکەت بمێنێ ئەی سەرمایەدار بۆیە وەبتەغی فیما ئاتاکە الله الدار الآخرة تا نەڕۆیشتووی قیامەتت ئاوەدانکە خوا کلیلی کڕینی بەهەشتی بەم پارەیە داوەتە دەستۆ ئەوان بە قارون وت ئەبی کڕەبرا ئەتە بۆ بەخیل دەبی بە کڕینی باش بۆ ئەم دنیا لە عەرز و خان و تێر ناخۆی ئەی بۆ کە بەجێشی دێڵی یەقینت هەیە کە بەجێ دێڵی بە مردن بێ بە کوژران بێ بە گەنجی بە نەخۆشی بمری خۆ بە پیری هەر دەمری خۆ عمری نوحت هەبێ هەر دەمری وایە نە بەڵام ئەو لا نابڕێتەوە الدار الآخرة خوا فەرمووی ئەوە خانی کۆتاییتە ئەوە چارە نووسە دووەمیان ولا تنس نصيبك من الدنيا مانای ئەوە نییە کاکە گیان بۆ خۆت مەژی ئەها قورئان چەند جوانە خاڵی دووەم بەشی خۆشت لە دنیای حەڵاڵە لە یاد مەکە یا ڕەبی مبارەکت بێ باشترین کۆشک و ڤێلا جوانترین ئۆتۆمبیل و گرانترین ئۆتۆمبیلی سەلامەتت پێ بێ خۆشترین خواردنی تەندروست بخۆ با باخ و مەزرعەت چەند گەورە بێ هەد بێ یەخوا پیرۆزت بێ بەشی خۆت لە دنیا لە یاد مەکە خوای گەورە کە پێی بەخشیوی ڕەزیل مەبە بەرامبەر بە خۆت و ماڵ و منداڵ با پێتەوە دیار بێ بەشی خۆشت وەرگرە سەیری ئەم قورئانە چەند تەرازۆکانی جوانن بەشی خۆشت لە یاد مەکە با پێتەوە دیار بێ لە صحیحی ابن حیبانە دەفەرمێ هاتووە حەدیسەکە پیاوێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم پیاوە دەڵێ بۆ خۆی دەجێڕێت جلێکی شڕم لەبەردا بوو پێڵاوێکی شڕ نەعلێکی دراو پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی ناخۆش بوو خەڵکی ئەوا ببینێ خەفەتی دەخوارد بە هەژارەکان فەرمووی هەل لەکە من مال کاکە تۆ هیچت هەیە ئەگە هیچ نێت با خەمێک لێ بخۆین زۆر ناخۆشە تۆ ئەم جلە شڕانە و هەمووی دراوە و هەموو عەرەقاوی و پرچت ئاڵۆز بوو هیچ سیمایەکی شارستانیەتیت پێوە دیار نییە هیچ ماڵت هەیە مارە وەڵڵی پێغەمبەری خوا لە خوا بەزیابێ ترسنگم دەرپەڕان ئەوەندە سەد حوشترم هەیە و ئەوەندە مەڕم هەیە و ئەوەندە بزنم هەیە و ئەوەندە حتا تەنانەت کۆیلە بازاری کۆیلەشم هەیە یعنی لە سێ چوار لاوە کاسپی دەکەم ئەوەندەم هەیە دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیذا ئەتاکە الله مالا فلیوڕە عەلەیکە دەی برام ئەگە خوا ئەمەی پێداوی دەبا پێتەوە دیار بێ برام با پێتەوە دیار بێ با بەجلتەوە دیار بێ بە سیارەتەوە دیار بێ بە خانووتەوە دیار بێ ئەرە تۆ وا لەگەڵ فەقیران نابژی با کە خێرێک کۆکرایەوانە کاکە با دەرکەوێت کە تۆش دەوڵەمەندی چابرا سەد جاراگەم لێ بوو لە مزگەوت شتا پارە کۆکراوەتەوانێ وەڵڵاهی وا هەیە بە ملیۆن قسە دەکا کەسی سێرەکات دەڕوانێ بزانە کە تۆ 250 دانا ئەگە ئەو لەوە کەمتر هەبێت کەمتریش دادەنێ ئەویش 250 دادەنێ با بەوە فەقیرە 100,000 جوفانە نییە بۆیە 250,000 دادەنێ تۆ بۆ خۆت دەخەیتە ڕیزی ئەوە با پێتەوە دیار بێت تۆ 25,000 دانێ تۆ 100 دۆلار دانێ با پێتەوە دیار بێ بەڵام وەکو نابلوسی لە تەفسیرەکە لە مجەلەدی دەدا لە لاپەڕی 390 دەفەرمێ مەچۆ لە لای خەڵکەوە باسیەوە بکەی کە ئاکە سەفەرێکمان کرد بۆ فڵان وڵات و ئەوەمان خوارد و ئاوامان کرد و ئەوەمان کڕی بەتایبەت لای خزمەکانی خۆت بەتایبەت لای نزیکانی خۆت لەوانەیە حەسوودیت پێبەرن لە ناوێ بەچاوتەوەکەن لەوەچێ خۆ هەڵکێشان و فەخری پێوە بێ با خوا دەفەرمێ بەشی خۆت لە یاد مەکە و پێتەوە دیار بێ بە جلوبەرگت بە خۆراکت بە خزمەتی ماڵ و منداڵت خوا ئەمەی حرام نەکردەوە وەڵڵا ئەوەشت باجر بۆ حیسابە سێ وأحسن كما أحسن الله إليك کاکە چاکە بکە وەکو خوا چاکەی لەگەڵ تۆ کردووە ئەم ماڵە چاکەی خوایە دە تۆش چاکە لەگەڵ خەڵکا بکە ئەوە یەک خاڵی بچووکە دەوڵەمەند دایمە دەترسێ لە سەرمایەکەی قورئان سبحان الله هەموو جا ختمی قورئان بکە بیخوێنەوە لەم سەر بەوە سەر وتیجارة تخشون
كسادها خوا هەمیشە کە باسی بازرگانی و سەروەت و سامان دەکات دەفەرمێ ئەو سەروەتەی کە دەترسن ڕۆژێ لە دەستان بچێت. سەروەت و سامان ئامانی نییە، وەک تەندروستی وایە. نبینی کابرامان نبینیوە ساغ و سەلامەت کەچی تەلەفۆن بۆ دەکەوە فڵان کەس جەڵدە لێدا ئەتا گەیاندیانە خەستەخانە مرد. بەو خوایە جەستە چۆن ئامانی نییە، ئەو مێشکە عیبی نییە لە کتوپڕێکە جەڵدەیەک لێت دەدا. سەروەت و سامانی ژوتەوە تیجارەتەن تەخشەونە کەسادەها، بەردەوام معڕەزە ئەمڕۆ زۆرت هەیە بەیانی وەڵڵاهی سوال بۆ بکرێ لە مزگەوتە. ئەمانی نییە، خوا دەفەرمێ بە یەک شت بیپارێزە، بە حەرەس و حیما ناپارێزرێ و ئەحسین کەما ئەحسەن الله ئیلەیک. ئەوە زەمانە بەو خوایە خوا چۆن چاکەی لەگەڵ تۆ کردووە، چاکە لەگەڵ عەبدەکانی خوادا بکە، خوا قەت سەرمایەتەکە لێ ناستێنێتەوە. چەند جوانە ئەوەی خوا پێی بەخشیوی تۆش لەوە ببەخشی. پارەت هەیە پارە ببەخشە، عیلمت هەیە علم ببەخشە، پێگەت هەیە خزمەتی خەڵکی پێ بکە. خوای گەورە کورسی مێزێکی خستۆتە بەدەست کاکی وەزیر، کاکی پەرلەمانتار، کاکی مدیر، هەر ئەو مۆری ئیمزادە خزمەتی خەڵکی پێ بکە، دە هەر بە دەوری کورسیان بەخولێەوە، دە هەر بە خەڵکی ماڵە کەس نابینم. ئەو خوا بۆیە پێداوی ئەگەر دەتەوێ بەقای هەبێ خزمەتی خەڵکی پێ بکە، خوا بۆت دێڵێتەوە. خاڵی چوارەم ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. ئەمەیان زۆر ئاگادار بە، ئاگادار بە ئەم سەرەت و سامانە کلیلێکە، ئەتوانی دەرگای خێری لەسەر خۆت و خەڵک پێ بکەیتەوە، ئەتوانی بیکەی بە قاڕون، بە قاڕون یان وتۆ بەم سەرەت و سامانە ژیانی خەڵکت فەوتان، بەم سەرەت و سامانە خراپە لەسەر زەویە ئەزیزم بڵاو مەکەوە. یانی با زەرەر نەبی بە زەرو بۆ خوێنی خەڵک. ئیوا هەیە بە سەرمایەکەی ئێستا لەم کوردستانە سیرکە، چەند دەرمانی خراپ دێتان وڵاتە، چەند خواردنی خراپ دێتان وڵاتە، چەند قوماشی خراپ دێتان وڵاتە، چەند شتی کارەبایی دەیکڕی دەبێ و ماڵە بەشی 2 ڕۆژ ناکەوزەیەکەی سوتاوە. واتە ئەم قاڕونانە هەیە مەطعەمێکی هەیە، چی خواردنی پیسە دەرخواردی و خەڵکەیەدا. هەر یەکە لە پێگەی خۆیدا قاڕونێکە کە بوو بە زەرو لەسەر خوێنی میلەت، ئاگال لێبێ مەبە بە زەرو بۆ مژینی خوێنی هاوڵاتیانی خۆت، ئەوە قاڕونیەتە، ئەوە هەر کەسە لە پێگەی خۆیدا قاڕونە. قاڕون یەکەم جار پیاوی چاک بوو تا دەوڵەمەند بوو، لە دوایدا دەستی کرد بە خوێنمژینی خەڵک. دەوڵەمەندانێکیش کە قاڕونین سەیدەکەی سەرەتا دەست دەکەن بە کاسپی، حتا بڵێ شتەکانی هەرزانە، کوالیتی بەرزە، زۆر ڕێک و پێک و پاک و خاوێنە، کەچی وردە وردە کە پێگەی خۆی قایم کرد و خەڵک ڕووی تێکرد و زۆر دیقەت بدە، لە مەطعەمێکەوە دەگری، لە دوکانێکەوە دەگری، لە شوێنێک و مەحەلێکەوە دەگری، هەتا خەڵک پێی دەزانێ. کەچی دوای ماوەیەک بچۆ ڕکاکە وەک جاران نەماوە، دەستی کرد بە گەندەڵی تازە تێر بوو. بەعەکسەوە دەوڵەمەندی ڕاستەقینە، دەوڵەمەندێکە قاڕون نەبێ، ژیر بێ، خۆویست و خواویست بێ، خۆشی بیە و خواوی خۆشی لە خۆی نەڕەنجێنێ، خواویست بێ، نیشانەی ئەوەیە ڕۆژ بە ڕۆژ ئیشەکەی بە پوختتر دەکا. ئەو مشتریەی جارێک چوو بۆ لای ناهێڵە لێ بتەکێتەوە، ئەوەندە ئیشی پوختە، ئەوەندە حەڵاڵ خۆڕێ، ئەوەندە مەزبوط و ڕێک و پێکە، ئەوەندە کارەکانی جوانە، جارێک چووی بۆ لای دووەم جار دەچیتەوە. هەر لە شەریکاتە من زۆر جار خوێندومەتەوەڵە ئەم کۆمپانیایە 150 ساڵ لەمەوە بەردانراوە. چەند جار خوێندومەتەوە کابرایەک عەرەبانی بچووکی لە فەفرۆشتنی پێ بووە، مریشکی سنگی مریشکی فرۆشتووە. ئێستا کۆمپانیاکانی فەرعی هەیە لە هەموو دنیادا، ساڵ بۆ ساڵ شتەکەی ڕێک و پێکترە، جار بۆ جار بەرهەمەکانی ڕێک و پێکترە. چیش دەکا؟ چاوی لەسەر یەک شتە. 150 ساڵ با پیرەگەورەی لەمەوە پێشەوە لە عەرەبانەیەکەوە دەستی پێکردووە، بەس سنگی مریشکی فرۆشتووە. ئێستا هەر مریشک دەفرۆشێ، بەڵام هەر جارە بە شتێکی جوانتر، هەر جارە تامێکی خۆشتر، هەر جارە مشتریەکانی لە وڵاتێکا بۆ خۆی دروست دەکا. بەس بەداخەوە لە وڵاتی ئێمە وانێ، لە وڵاتی ئێمە یەکەم جاری زۆر ڕێک و پێک و چاکە تا خەڵک دەیناسێ، وڵات دوای ساڵش کە بچۆسێکی بە خەڵک نەماوە. ئەمجا یەک کاسپی بە قاڕون لە هەمووی دەخوارد. ئێستا لە کوردستانی ئێمە لاسەیەکی کابرا لە نەوتەوە هەتا دەبەی ئاو هەر خەریکی بازرگانیە. ئتن نەنەوتەکە و بەنزینەکەی بە خەڵک دێوە خەڵکەکە، وەڵڵی ئاوی دەبەکەش کە بەبنوتۆ دەیفرۆشێ دەیخۆینەوە، ئەویشی بە خەڵک نایە، هەمووی تێکداوە. بۆتە زەرو بۆ مژینی خوێنی پارەی ئەو خەڵکە داماوە، بۆیە ئەو هەموو نەخۆشیە بڵاو دەبێتەوە. بەڵام تۆ بڵێ قاڕونەکانی ئەم سەردەمەش وەکو ئەو قاڕونەی کە قورئان باسی دەکات چی لێ دێ. ئێستا لێرەدا لە خزمەت قورئانە وتارەکەمان تەواو دەکەین، ئینشاءالله دەرسی داهاتوو لەگەڵمان دابن، هەر قورئان بزانین درێژەی باسی قاڕون چارەنووسی ئەو مفسیدی فی الأرض چی لێ هاتووە. داواکارم لە خوای پەروەردگار، یا ڕەبی خوای ئەوەندە ڕزق و ڕۆزی حەڵاڵمان پێ ببەخشی کە پێویستیمان بە حەرام نەبێ. پەروەردگارە ئەو کاسبکارانەی کە حەڵاڵ خۆرن کە وەکو هەنگ ئاسا کار دەکەن و دەبەخشن، یا ڕەبی خوای بەرەکەت بخەیتە سەروەت و سامانیانەوە، یا ڕەبی خوای بەرەکەت بخەیتە ژیان و تەمەنیانەوە، بەرەکەت بخەیتە کار و کەسابەتیانەوە. میلەت ئەوانەی لە ناودا زۆر بن لە خراپەکارانیش هەموو لایەکمان بپارێزی و بە دوورکەی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین.